ڕێگاوی یەکەم لە ساڵی 1990 دەستمان پێکرد یەکەم جار بە سرکەی دەستمان پێکرد تەنها ئینتاجی سرکەمانە بوو پاش دروستکردنی سرکە کە زانیمان بازارێکمان پەیا کرد لە ھەولێر توانیمان شتی تر بە دوایدا بینین دوای دەستمان بە دروستکردنی ساس کرد ساس و بەهارات و ئەو شتانە ئەو شتانەش ئەمە لە تواناماندا هەبوو بە خۆمان دروستیکەین یعنی خۆم بەخۆم یەک بە خۆمیانی حەزم نەدەکرد ئەو شتانە هەموو لە دەرەوەی بێ یان لە ڕێگای بەغداوە بێ زۆر بە ئەزیەت دەگاتە دەست هاوڵاتی ئەمەش هەستم بەوەی کرد ینی دەتوانم ئەوی شەی بکەم سەرکەوتووش بووین لە ئیشەکەی خۆمان توانیمان هەتا ئەوڕۆ ئیشەکی باشی لەسەر بکەین ئەوەندەی پێمان کرا ئەوانەی کە لە توانامان دەبوو ئێمە ئینتاجمان کرد بەرهەممان هێنا بۆی خەڵک یعنی زۆر ڕوو لە شارەکانی تر نەکەن بۆ هێنانەوەی زۆریش بە زەحمەت داد توانیشمان بەرهەمەکانمان زیاد بکەین لەو ماوەی توانیمان بەرهەمەکانمان نزیکەی هەتا ئەوڕۆت نزیکەی 100 ئایتم بەرهەم بێنین لەم کارگەیە ئێمە چەند بەرهەمێکمان هەیە ئەم بەرهەمانە پێویستی بە مەوادی سەرەتایی هەیە ئەو مەوادە سەرەتایانە هەندێکیان لە ناوەوەی وڵات بەردەستن هەندێکیان لە دەرەوەی وڵات بۆمان دێن لە دوای هاتنی هەر مەوادێکی سەرەتایی بە گوێرەی ڕێنماییەکانی مواسفای قیاسی عێراقی ئێمە ئەو بەرهەمە سەرەتاییانە وەردەگرین لە دوای ئەوەی کە شیاوەوە بۆ خواردن و بەکەلکی خواردنی مرۆڤ دێتن لە کۆگای کارگەکەمان خەزنی دەکەین لەژێر دەرەجە حرارەتی ڕێپێدراوی مواسفەی قیاسی عێراقی و هەروەها ڕتوبەی مواسفەی قیاسی عێراقی لە چ دەرەجەیەک ڕێگا پێدراوە لەم کۆگایەدا ئامێری فێنکەرەوەمان بەکارهێناوە کە لێ ناگەڕێن ژوورەکە یان کۆگایەکە زیاد لە حەد دەرەجەی حرارەتی بەرز بێتەوە هەر مەوادێکی سەرەتایی پێویستی بە فەحس هەیە بۆ ئەوەی بزانین ئایا ئەمە بەکەلکی خۆراکی مرۆڤ دێتن یان نا لە کاتی هاتنی هەر مەوادێک لێژنەیەکمان هەیە لە کارگا کە جەماعەتی مختبەرم ئەوان سەیری کەتەلۆکی ئەو بەروبوومە دەکەن بزانین ئایا لە تێستەکە دەرچووە یان دەرنەچووە لێرەدا هەندێک مەوادمان هەیە بە تایبەت بۆ بەروبوومی ساس چەند بەروبوومێکی سەرەتاییمان هەیە دەبێ بزانین ئایا ئەو مەوادانە بەکەلکی ساس دێنی یان نا هەروەها بۆ بەهاراتمان هەیە لە قوتونانی بەهارات هەم وەکو مەوادی سەرەتایی ئەمە دایاوێنە بازار هەم وەکو خەڵتەش دایاوێنە بازار کە چەند خەڵتەیەک پێکەوە دەخینە بازار هەروەها بۆ کەچەبیش بە هەمان شێوەی ساس خەڵتەی تایبەتمان هەیە چەند بەروبوومێکی سەرەتایی بەکاردێنین ئێرە هۆڵی خەڵت و تەعنی بەهاراتە لەم هۆڵەدا دوو ئامێری تەعنمانەیە لەگەڵ ئامێرێکی خەڵت لێرانە بەهۆی ئەم ئامێرەی یەکەمەوە کە خەڵتی بەهارات دەکاتن چەند مادەیەک پێکەوە لێک دەدرێتن بۆ ئەوەی بەروبوومێکی خەڵتە بەیانە دەست بەکاربەر واروە دوو ئامێری ترمانەیە ئامێری تەعنە ئەمانەش هەندێک مەوادمانەیە بە دنک دێتن کە ئەو دنکە دێتن پێویستە ورد دەکرێتن وەکو هارا و بخینە بازار و بەردەستی بەکارهاتوو ئەو مەوادانە هەندێک مەوادی بەهاراتمانەیە دنکە بۆ نمونە هێلمان لۆ دێتن یان ئەوە تا کەمون دێتن یان ئەوە تا کەزبەرێ یان کورکومە ئەو مەوادانە هەیتمان بە دنک دەفرۆشین هەیتمان بە هارا و دەفرۆشین هەندێک بەکاربەر پێویستیان بەوەیە کە تەنیا هاراو بەکاردێنن یان هەندێک شوێن و خواردنگە هەیە تەنیا داوای هاراو دەکەن لە هەندێک مادەدا پێویستیان بە دنکە ئەو ماوەدانێک کە پێویستیان بە هاراوە دەبێت تەعن بکرێن لە هەردوو ئامێری تەعن کە دەیکەن بە هارا و دەخێنە بەر دەستی هاوڵاتیان لە دوای ئەوەی بەروبوومە سەرەتاییەکانمان کە خەڵت و تەعن کرد دەیگوازینەوە بۆ بەشی لە قوتونانی بەهارات پێویستمان بە هەندێک ستڵ دەبێتن کە ئەم ستڵانە ستیلن نابێت ستڵیەکی بەکاربێنین کە بێتە هۆی ڕتوبەی بەرزکاتەوە یان ئەوە تا
مادەکەی تێکبتان ستان ستیلمان هەیە بۆ بەکارهێنان و گواستنەوەی ئەو بەربوومە سەرەتایانەی کە لە دوای خەڵت و تەعن بەکاردێن و پاشان دەگوازینەوە بۆ لە قوتونانی بەهارات. لە دوای گواستنەوەی بەربوومە سەرەتاییەکان لە هۆڵی تەعن و خەڵتی بەهارات پاشان دەیگوازینەوە بۆ بەشی لە قوتونانی بەهارات. لەم کارگەیە دوو بەشمان هەیە بۆ لە قوتونان، بەشی پاکێت و بەشی پلاستیک. لە بەشی پاکێت چەند ئامێرێکمان هەیە بۆ لە قوتونانی بەهارات. بەهۆی چەند ئامێرێکی ئۆتۆماتیکیەوە بەهاراتەکان لە ناو پاکێت دەکرێن. پاشان کارمەندانی تاقیگا دێن نمونەی وەردەگرن دەبن بۆ تاقیکردنەوە تاوەکو نەتیجەکە دەردەچێتن اینجا دەگوازرێتەوە بۆ بەشی لێدانی بەروار کە بە گوێرەی ڕێنماییەکانی مواسفەی قیاسی عێراقی ئێمە پەیڕەوی دەکەین. هەروەها بۆ بەشی لە قوتونانی بەهارات بەشی پلاستیک دەبێتن ئامێری تایبەتمان هەیە بۆ لە قوتونانی پلاستیکی بەهارات. دواتر بامان شێوە دەنێردرێت بۆ بەشی لێدانی بەروار و پێش لێدانی بەروار کارمەندانی تاقیگە دێن نمونە وەردەگرن تاوەکو نەجە دەدەچێت. دوای دەرچوونی نەتیجە بەروار لێ دەدرێت و دەخدرێتە بەردەستی بەکارهێنەر. ئەو بەرهەمانەی ئێستا هیچمان بۆ هەموو شارەکانی عێراقە بۆ دەرەوەی وڵاتیشە. بەرهەمەکانمان لە ئەڵمانیا هەیە، لە هۆڵەندا هەیە، لە سوید هەیە، ساسەکانیشمان گەیاندومانە ئەمریکاش. تاقە ئینتاجیمان 4000 کارتۆنە لە ڕۆژێکدا دەکا 50000 شوشە. دەتوانین هەموو عێراق بۆ هەموو عێراق دەتوانین بەرهەمدا بیکەین. ئێرە هۆڵی بەرهەمهێنانی ساس و کەچەبە. لە دوای ئامادەکردنی هەموو پێکاتە سەرەتاییەکان بۆ ئامادەکردنی ساس و کەچەب هەموو موادەکان دەهێنرێتە ئەم هۆڵە. پاشان بەهۆی ئەم تانچیە ستان ستیلانەوە تێکەڵ دەکرێت هەموو پێکاتەکان. ئەم تانچە ستان ستیلانە 304 تەواو گونجاوە بۆ ئامادەکردنی ساس. پێکاتەکانی ساس هەندێک پێکاتەی ڕئیسیمان هەیە وەکو دۆشاوە، ئاوە، شەکرە، پەیتیە و هەندێک زۆر بەهارات کە تایبەتە بۆ تام خۆشکردنی ساسەکە. بە هەمان شێوە کەچەبێش هەندێک پێکاتەی ڕئیسی هەیە بۆ نەما دۆشاوی تەماتەیە، ئاوا، خەلە، هەندێک پێکاتەی بەهاراتە بۆ ئامادەکردنی کەچەبەکە. لێرەدا ساس کاتێک کە تێکەڵ دەکرێتن پاشان دەگوازرێتەوە بۆ تانچیەکی تر بۆ ساردکردنەوە و ئەم تانچانش پێیان دەگوتێت تانچی دەبجاکرد. پاشان دەگوازرێتەوە بۆ سیستەمی هۆمۆجینایزەر. ئەم هۆمۆجینایزەرە هەموو پێکاتەکان تەواو تێکەڵ یەکتر دەکاتن. لە دوای ئەمە دەگوازرێتەوە بۆ تانچی خەزنی ساز. ئەم تانچیە ئیشی ئەوەیە کە ساز خەزت دەکاتن. لە عملیای کەچەبدا بە هەمان شێوە لێرانە عملیای پاسریزیشنمان هەیە کە وا دەکاتن هیچ جۆرە
بەکتریایەک یان زیندەوەرێکی زیان بەخش کارگەی نەبی لەسەر کەچەبەکە بە هەمان شێوە دەگوازرێتەوە بۆ هۆمۆجنایزەر بۆ ئەوەی هەموو پێکاتەکان تێکەڵ بکرێتن پاشان دەگوازرێتەوە بۆ تانکی خەزنی کەچەب لەوێشەوە بۆ هۆڵی لە قوتونانی کەچەب و ساس. ئێرە هۆڵی بەرهەمەی لە قوتونانی کەچەب و ساسە لە دوای ئامادەکردنی پێکاتەکان و خەڵکردنی پێکاتە سەرەتاییەکانی کەچەب و ساس دەگوازرێتەوە بۆ ئەم هۆڵە بەهۆی هەندێک ئامێری تایبەتەوە کەچەب و ساسەکە لە قوتو دەکرێتن دواتر دەگوازرێتەوە بۆ بەشی لێبەر دواتر لە پاش بەشی لێبەر دەگوازرێتەوە بۆ بەشی لێدانی بەروار دواتر کارمەندانی تاقیگە دێن نمونە وەردەگرن دوای چەند ڕۆژێک کە دیاری کراوە بە جۆرەی مواسەفەی قیاسی عێراقیەوە تاوەکو ئەنجامی پشکنین دەردەچێتن دواتر دەخسترێتە ناو کارتۆن و دەخرێتە دەست بەکارهێنان لێرەدا بەدەستی کارمەندانی خۆمالیەوە کار دەکەین هەموو ئامێرەکانمان لێرانە ئۆتۆماتیکین پێویستی با ئەوە نییە یعنی بەدەستی خۆمان ساس تێکرێت یان کەچەب تێکرێت هەمووی ئۆتۆماتیکی تێدەکرێتن تەنیا ئەوەی لێرانەیە بۆ کارتۆندانان لەسەر سکێبات و بردنە دەرەوەی مەوادەکانمان بۆ دەرەوەی هۆڵ و خستن دەست بازار. هەموو بەرهەمەکانمان لێرانە فاس دەکرێن بۆ ئەوەی بزانین بە کەلک و شیاوی خواردنی مرۆڤ دێتن یان نا هەموو نەتیجەکان لێرانە ڕاستەوخۆ پەیوەستە بە ئیدارەی شەریکەوە بڕیار لە دەستەوانە ئایا ئەو بەرهەمە دەستە بازار یاخود تەلەف دەکرێتن هەر دەرچوونی ئەنجامێک وابەستە بە چەند ڕێنمایی وەزارەتی تەندروستی و مواسەفەی قیاسی عێراقی چونکە ڕاستەخۆی ئێمە پەیوەستین بە وەزارەتی تەندروستی و جیهەی مختص لەو بوارەوە لێرانە ئەمە فەحسی ساس و بەھارات و کەچەب دەکەین هەمیان بە گوێرەی ئەو ڕێنمایانەیە کە بۆماندان دراوە لێرانە لە دوای وەرگرتنی نمونە لە هۆڵی لە قوتونانی ساس و کەچەب و بەھارات پاشان دەهینە ئێرانە تێستی تایبەتی بۆ دەکەین هەر بەرهەمێک و تێستی تایبەتی خۆی هەیە چەندین ئامێری تایبەتمان بۆ هایتمان لێرانە کە تێستی دەکەین وەکو جیازی مۆیشتەر کە ڕێژەی ڕتوبەی ئەو بەرهەمە وەردەگرین یاخود جیازی لامینەل فلور کە ئەو جیازە تەواو زیندەوەرە زیان بەخشەکان دەخوژیتن بۆ ئەوەی هیچ کۆنتامینێشنێک ڕوونەدار لەگەڵ ئەو وەسەتەی کە ئێمە زەرعی ئەو جۆرە بەکتریایی دەکەین کە پێویستمان پێیە. هەروها لێرانە ئێمە ترشێتی ساز دەردەینین لەگەڵ کەچەب بزانین ئایا ئەو ڕێژەیە کە دەردەچیتن تەواو گونجاوە تەواو شیاوە بۆ خواردن و بەکارهێنانی مرۆڤ یاخود شیاو نییە هەروها ئامێرێکمان هەیە بۆ وەرگرتنی ڕێژەیە خەستی ساس و کەچەب بزانین ئایا ئەم ڕێژەیە تەواو دەگونجێ شیاوە بۆ خواردنی مرۆڤ و بە گوێرەی ڕێنمایی و مواسەفەی قیاسی عێراقیە یاخود نا ئێمە لێرە چەند تێستێک تایبەتمان هەیە بۆ نمونە تێستی ساز دەکەین لێرانە ساز چەند تێستێکی تایبەتی هەیە کە پێویستە بکرێتن بە گوێرەی ئەو مواسەفەی کە لەمە دانراوە لێرانە چەندین جۆر
فاسمان هەیە لێرانە وەکو فاسەکانی سەلمۆنێلا هەروەها کۆلیفۆرم هەروەها IPC لەگەڵ تێستی مۆڵدویەست کە ئەمانە ئەو چار تێستان کە بۆمان دیاری کراوە ئەو چار تێستە بۆ بکەین هەر یەکە و چەند تەریقەیەک و چەند وەسەتێکی تایبەتی خۆی هەیە کە پێویستە بۆ ئامادەکردن و فحسکردنی ئەم جۆرە تێستانە هەروەها تێستی بەهاراتمان هەیە بەهارات پێویستی بە تێستی ستاف هەیە و وەسەتی تایبەتی خۆی هەیە هەروەها پێویستی بە ئیکۆلا هەیە بە هەمان شێوە وەسەت و ئاگاری تایبەتی خۆی هەیە کەچەبیش بە هەمان شێوەی ساس چەند تێستێکی تایبەتی خۆی هەیە بێجگە لەوانەش ئێمە هەندێک مەوادی سەرەتایی هەیە خۆمان فاسی دەکەین لە دوای هاتن بۆ کارگە و خەزنکردن لە کۆگای کارگا ئێمە خۆمان لێرەنا فاسی دەکەین و ڕێژەی ڕتوبەش وەردەگرین بە هەمان شێوە. یەکەمین ئیشمان کە کرد دەرهێنانی ڕێژەی خستی برێکسا کە ئەو ساسە نابێت لە 25 دەرەجە کەمتر بێتن ئەگەر کەمتر بوو ئەوە هەواڵ بە کارگێری شەریکە دەدەین بزانین ئایا چی لێ دەکەن چۆن چارەسەری ئەم بوارە دەکەن ئەگەر زیاتریش بوو ئەمە هیچ کێشەی نییە و پاشان تێستی دوم دەکەین تێستی دەرهێنانی ڕێژەی ئەسیتیک ئەسید بزانین ئایا ئەم ڕێژەیە تەواو گونجاوە بە جۆرەی مواسفەی قیاسی عێراقی یاخودنا ئەم تێستە پێویستە لە 2.5 کەمتر نەبێتن ئەگەر کەمتر بوو ئەوە پێویستە چارەسەر بکرێتن ئەگەر زیاتریش بوو کێشە نییە لێرەدا ئێمە 10 گرامین لە ئەم کۆنیکە فلاسکە دەکەین پاشان تاوەکو 250 دسلوتەری تێدەکەین لە دوای تێکردنی دسلوتەر لەگەڵ نمونەی وەرگیراو پاشان شێکی دەکەین بەهۆی جیازێکە جیازی شێکەری پێدەگوترێت ئەم جیازە بۆ شێکردن بەکاردێتن لە دوای ئەوەی شێک بوو پاشان 25 وەردەگرین 25 گرام وەردەگرین لە تێکەڵەکە پاشان بەهۆی گیراوێش تایبەت کە ئێنەوێشە ڕێژەی ترشێتی دەردەینین بزانین ئایا ئەم ترشێتیە تەواوە گونجاوە بەهۆی کارایەکی یاری دەرەوە کە فینۆل بەکاردێنین تاوەکو ڕەنجی دەگۆڕێت و ڕێژەی ترشێتی دەردەینین کە عملیەکی حیسابیە پاشان خەبەر بە ئیدارەی شەریکە دەدەین. لە ڕووی تەندروستیەوە زۆر گرنگیمان پێداون هەتا لە ساڵی 2015 خەریکی بڕوانامەی حاسب بەدەست بێنین لە 2015 خەریکن هەتا 2018 توانیمان بەدەستی بێنین کە بڕوانامەیەکی سویدیە ڕێکخراوی یونیدۆ پێبەخشین 3 ساڵمان پێچوو زۆر گرنگیمان پێدا بۆی تووشی هیچ کێشێک نەبین لەبارەی بەرھەمەکانمانەوە داوامان سەعات 7:30 دەست پێ دەکە هەتا 4 دوای نیوەڕۆ نزیکەی لەو کارگەیە 100 کەس ئیش دەکە هەموو ئەوەندەی پێمان بکرێ ئەوەی خۆمان دەینیانی کەسە کرێکارەکانی خۆمانی بەکاردێنین دەیانینە کارگە ئەگەر ئەو ئیمکانیەتیان نەبوو لە دەرەوەش هێناومانە لە مەسر کرێکارمان هێناوە مەندوبمان هێناوە بەرھەمەکانمان مڵکی کوردەواری پێوە دیارە
تام و چێژی کوردەواری خۆمانە یعنی زۆر بەراورد لەگەر بەرهەمەکانی دەرەوە جیاوازیەکی زۆری هەیە.